چەند کەسێکی زۆریش بە تایبەت پرسیوانە جەناب و کەسێکی حیزبیت یا لە ڕابردوو حیزبی بوویت؟ واللهی لە هەموو ژیان ما حیزبی نەبووم و لە ژیانیشمە ئێستا قسەیەکەمە گەل لە حیزبیەکان دەبا بڵێنەوە حیزبی بووە، بەڵام هەموو حیزبەکانیشم خۆشەوە ڕقم لە کەسیان نییە. گرنگەوەی خزمەت بە کۆمەڵگا. من ئێستامە کەناڵی تۆ کەناڵێکی ئیسلامیە سبەینێ من بڕوان ناکەم کەناڵ هەبێ لە کوردستانە میوانداریە نەکرد و بەشداریان نەکردوێن، هەل لە ئیسلامیەکان و هەل لە عیلمانیەکان و هەل لە قەومیەکان و لە هەمووینی پارتی یەکێتی ئەوەی جەنابتان هی یەگرت و هەموو حیزبەکان شیوعی NRT هەمووی هاوکە ینی من مەمنونم وڵات کەسێ بڵێ دوژمنی کوردیشم بەس کەناڵێک ڕێم پێ بە شتێ بۆ مرۆڤایەتی و بۆ پەروەردەی مناڵ و بۆ ئینسانیەت و بۆ خزمەت بێ من قسەی تیاکەم، من شتێک ناڵم ینی لەکانی بە سیاسی نییە و من خەتیش ئەوانەی کە سیاسی ناڵم خراپن هیچ لاقم، بەڵام ئیتر من ڕێگەیەکم هەڵبژاردووە جەناب لە ڕێگەی سیاسەتەوە ئەو لە ڕێگەی دینە ئەو لە ڕێگەی شتەوە خزمەتی وڵاتەکەیەکە، من ئەمەی خزمەتی وڵاتەکەم و نەتەوەکەم لە ڕێی بەرنامەکان و لە ڕێی بەحسەکان و لە ڕێی کتێبەکان و لە ڕێی ئەوە بکەم هەرێکە ڕێگەی و دوای ئەوەش من تەسەورەکەم هەرێکە بۆ شتێکە گونجێ وەرە هەتا بەیانی دامنێ لەوانی خەویشم بێت تەحمل کەم 100 ساعت قسە بۆکەم، بەڵام ناتوانم لە کۆبنەوەیەکی حیزبیانی سعات دانیشم، یعنی تی دیارە بەخوای گەورە من ئەوەی بۆ منەوە دروست کردووە ئیتر طبیعەتی بەشەرەکان وایە ئەجینە نەوەڵە نەحیزبیم و بەڵام هەموو حیزبەکانی کوردستانیش هەتا چاکە ئەکا بە حیزبی خۆم ێزانم بەخوا گلەی و ڕەخنەیەک شەبێ ئەیکەم لەو پەندەوە کاڵە دۆستمەوەیم گرێنی دژمن خاتە پێکەنین، من ئەگەر حکوومەتەکەی خۆم خۆش نەوێ حیزبەکانم خۆش نەوێ وڵاتەکەی خۆم خۆش نوێ بەخوا ناڵێم ئەوە هەیە و ئەوە هەیە هەر ئەڵام شتی باشە و بڕۆن بۆ ئەوەی هەر بە هەڵەیە بیان بێت بەس کێ من دەسەقینە سەر برینەکان و پێشنیازەکەین بۆ چاکردنیەتی ئێمەش نەتەوەیەکین چیمان لە وڵاتانی تر کەمترە حەزەکەم وڵاتی خۆم هەبێ ئاڵام هەبێ سەر بەخۆ بم، بەڵام کە ئەم ململانی حیزبی و ئاوە خیانەتەکرێ و ئەمە ئەکرێ و پرۆسی پەرۆدە و فێرکردن بە نایکی ترە ئەڕوات و ئەم شتان نابینم بە شەرم کاکە گیان ساکیتون عن حق شەیطان نەقڵە خۆ بێت و قسە بکەیت یەخسەکانی مە خۆی تەسی لەسەر کورسی کەس نییە هەر قسەیە بتەوە بە هەوایە ڕۆ بە قسەمانەکەن ماڵتان ناوە بە قسەشمان ناکەن من ویژدانی خۆم مرتاح کرد و ئەوەی کە لەسەرم پێویستە کردم ئیتر ئەکەوێتەوە سەرەوە خۆ من هیچم پێ جێبەجێ ناکرێت بەس قسەکەین و پێشنیازەکەی